دەستگا ڕاگەاندنەکان ئەگەر سەرۆکی دەستگایە، ئەگەر جێگەری سەرۆکی دەستگایە ئەگەر هەیبێ کە زۆربەی نیەتی، ئەگەر ناوەندێک هەیە بە ناوەندی ڕاوێژکاری پێی ئەڵێن یا بۆردی ڕاوێژکاری لە تەلەڤیزیۆن و میدیاکانە، ئەمانە ڕێژەی ژن تایە لە 100% بە بەراورد بە ڕێژەی پیاو. و ئەنجا کەیتە ناو بەشەکانی ناوڕاگەیاندنەوە ڕێژەی ژن دیسانەوە 0 ئەبێت. لەوانەیە لە هەندێک شوێنە کە بەهۆی ئەم ساڵە یەک بێت نسبەتی، بەڵام ئەم ڕێژەیە لە ڕووی چەندێتیەوە ئەگەر بەراوردی بکەین بە ڕێژەی پیاو کەمینەیە یا بوونی نییە بە بەراورد ڕێژەکە 0. ئەمە ئەگەر ژن بێ ئەگەر پیاو بێ بەڵانسەکە عەکسیش بێتەوە هەر گرفتە. بۆ گرفتە لە کاتێکا دەستگایەک لە کۆمەڵگەیەکە دوو ڕەگەز هەیە، دوو عەقڵ هەیە، دوو بۆچوونی جیاواز هەیە، بێگومان باشترە لەوەی لە یەک بۆچوون هەبێت. و کاتێک غیابی ژن لە ڕووی عەقڵەوە، لە ڕووی بۆچوونیەوە، لە ڕووی پێکهاتەیەوە لەناو ئەم دەستگایانە بوونی نابێت، بێگومان ئەو غیابە وا ئەکات لە هەموو شێوەکانی ناوڕۆکی دەستگاکانی ڕاگەیاندن خەلەلێکە بێت، کەم و کورتی هەبێ، ناپەڵانسی هەبێ، جیاکاری و جیاوازی هەبێ، و ئەنجا ڕنگدانەوەی هەبێ لەسەر ناوڕۆکی هەواڵەکان، بەرنامەکان، دراما تەلەڤیزیۆنەکان و کێشە جۆر بە جۆرەکانی کە ئێمە هەل لە نوکتەیەکەوە لە ناو تەلەڤیزیۆنە، هەل لە کاریکاتێرێکەوە، هەل لە ڕیکلامێکەوە کە ئەکرێ بۆ برنجێک و بۆ شلەیەک و بۆ گۆشتێک، هەمووی کەم و کورتی و ڕنگدانەوەی ئەو غیابە کە عەقڵی ژنە هەبێت. یەکێکی تر لە سوودە ئەرێنیەکانی ئەوەی کە ئاسانی بڵاوبوونەوەی هەواڵەکان و بەتایبەتی ئەوەی کە من لێرە فۆکەس ئەخەمە سەری سەبارەت بە مەسەلەی ژنان، مەسەلەی کوشتنی ژنان، توندوتیژیەکانی ژنان، ئەو ڕێگریانی کە بۆ ژنان دروستەکەی لە ساڵانی پێشوودا نەئەبیسترا یاخود بەرگۆمان نەئەکەو لە گوندێکی دوورە دەستا لە ناوچەیەکدا لە شوێنێکدا هەریکێ لەم ئینتیهاکاتانە بکرایە بە حەقی ژنان ئەم دەستدرێژیانە ئەو توندوتیژیان تا خراپترین ئاستی کە ڕادەی کوشتن بوو ئێمە نەمان ئەبیست یاخود چەند کەسێک هەواڵەکەی ئەبیست. بەس ئەمڕۆ بەو هۆکارانە ئەم هەواڵانە ئەگەر لە هەر لە کوێرەدەیەکی شاڕووبا لە هەر شوێنێکی هەرێمەکەدا ڕووبا هەواڵەکە زوو ئەگاتە میدیاکان و زوو ئەگاتە بەردەستی ئێمە و ئەتوانین لەو ڕێگەیەشەوە ئێمە ڕایگشتی لەسەر کۆکەینەوە و ئاسانە کۆکردنەوەی ڕایگشتی هەر ئێستا ڤیدیۆیەک دابەزێنیت و ئەمە ئەبێتە هۆی ڕۆژاندنی هەموو تۆڕە کۆمەڵایەتێکان و لەوێ و ئەتوانی تۆ ڕایگشتی بۆ کۆکەیت و ئەدڤۆکەیسی بۆ بکەیت، ڕێی عامی بۆ بوروژێنی، بۆی ئەمەژێکی تر لە سوودە ئەرێنیەکان. یەکێکی تر لەو خاڵانە کە من زۆر جار باسی ئەەکەم تەنانەت لە بەرنامەکانی سەبارەت بە سیاسەتکردنیشدا، یەکێک لەو هۆکارانی کە لە هەرێمی کوردستاندا و تەبەن لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تریش جیاوازی هەیە ئێمە پێویستەکان ئیشارەت بەوە بین خۆ بەتاڵکردنەوەی خەڵک لە سۆشیال میدیایە. ئەمە وای کردووە تا ڕادەیەکی زۆر ئارام بەخش بێت. تەبەن ئەمە دووجەمسەرە، ناتوانین هیچێکی لەمانە بەتەنها بڵێن ئەمە ئیجابیاتێتی. ئەم خۆ بەتاڵکردنەوەی خەڵک بۆ خودی خۆی لە ڕووی دەرونی، لە ڕووی ئارامی دەرونیەوە ئارامی پێەیە. کەسێکە پڕە ڕۆژانە بەرکەوتنی هەیە، ڕۆژانە ئەو واقع سیاسی کە لە هەرێمی کوردستاندا بۆتە هۆی درەخساندنی ئەو واقع ئابووری خراپە پڕە، بەڵام کەسێکە لە ناو سۆشیال میدیایەت خۆی بەتاڵەکاتەوە. کەسێکە کەپتی هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە هۆکارە کەلتوریەکان یاخود لەگەڵ ڕەگەزی بەرامبەردا پەیوەندی نیە، بەڵامیت لێرەدا خۆی بەتاڵەکاتەوە. ئەمە خۆ بەتاڵکردنەوەکە بە چ وەسیلەیەکە، ئەمە کەفیلی ئەوەیە، ئەمە ئیجابی یا سلبیە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم سۆشیال میدیای خود میدیای ئەلکترۆنی ئەبێتە خۆی پێدانی ئارام بەخش بە دەرونی تاکەکان. ئەمە بە شێوەیەکی گشتی و کورتی لەسەر لایەنە ئەرێنیەکان. لایەنە نەرێنیەکانی ئەم سۆشیال میدیا یاخود بڵێ میدیای ئەلکترۆنی وای کردووە کە زۆر جار سخاوەنەکەی دیار نییە، خەڵکانی وەهمی هەیە. ئێستا ئەوەی کە مستەڵحێکی تازە هەیە پەیجەوانمان هەیە، کەسانێکمان هەن لە سێبەری نفوزی سیاسی خەڵکانی تر و لە سێبەری حیزبەکان و لە سێبەری ئایدۆلۆژیایەکی سیاسی تایبەتدا کار ئەکەن و ناشزانی خاوەنەکەی چییە. هەواڵی ناڕاست یاخود شێواندنی هەواڵەکان زۆر جار لەو ڕێگەیانەوە بڵاوەکرێتەوە، یان هەریکێ لەو میدیا ئەلکترۆنیانە کاکنێرخان لە توێژینەوەکانی پێشوودا ئاماژەی پێدا سیرەکەی سایتێکە یاخود موقعێکی ئەلکترۆنی دیارە، بەڵام کۆمەڵێک ناونیشانی گروژێنەر هەڵ ئەبژێرێت لەسەر
ژن ئەکەوێت بەڵام بە مەبەستی ئەوەی کە خوێنەری خۆی زیاتر بکە یاخود خەڵکانێکی زۆر سەرنجڕاکێشێ بۆ ناو وێبسایتەکەی یان پیجەکەی خۆی یان موقع ئەلکترۆنیکی خۆی خوێنەری هەبێ ئەمانە کە بە زیان ئەشکێتەوە لەسەر ژنان.